من ئێستا لە بناری شاخی گۆیژەم شاخەوانێکی زۆر بەم بەیانیە لە بناری شاخی گۆیژە کۆبوونەتەوە دەیانەوێت بە بۆنەی ڕۆژی جیهانی شاخەوە بچنە شاخی گۆیژە. لە شاخەوانەکان شاخی گۆیژە شاخێکی زۆر گرنگە لەبەرەوەی کە بە شاخی دایکیش ناوی هێنن. ئەمە بچمە لای هاژە حەسان سەرۆکیەتی شاخەوانانی کوردستان. ساڵ لێ خات واژە چۆنم هەموو کۆبوونەتەوە بەیانیە. طبعا پێشەکی بەخێر بێن زۆر دڵخۆشین کە ئەمڕۆ طبعا خۆی ئەم یادای کە ئەمڕۆ کردومانە یادی ڕۆژی جیهانی شاخە 11 بوو بەس بەڕاستی لەبەر ئەوەی وتیان چۆن ڕۆژی 11 کە باران و بەفرێکی زۆرە بێتر ئێمە بەڕاستی تەجیلمان کرد بۆ ئەم ڕۆژە. ئەمڕۆ ئەم شاخەوانانەی کە ئەبینین لە شاری سلێمانی و لە هەولێر و لە کۆیە و لە کۆمەڵە شوێن کە هاتوون بۆ ئێرە بۆ ئەم یادە هاتوون کۆمەڵە گروپی زۆر چالاکی شاخەوانی ئەوەی کە سەر بە یەکێتی شاخەوانانە نزیکەی 22 بۆ 23 گروپمان هەیە بێجگە لە گروپەکانی ترمان کە زۆرن. طبعا خۆشحاڵین لێرە کە کۆمەڵێک ژنانی چاکبوانی هیوا لێرن کە ئەو گروپانن کە بەڕاستی بەبوونی ئەم شاخەوە بەبوونی شاخەوانی و شاخڕەوی کە چارەسەریان کراوە و وەسعیان زۆر باشە. دووبارە بەخێر بێن سەر هەردوو چاوم. بۆچی شاخی گۆیژە بۆ شاخێکی دیکە نەبوو؟ ئێمە گۆیژە قوتابخانەی هەموو شاخەوانەکە لەبەر ئەوەی شاخی گۆیژە لە ناو شارەکەی خۆمانە و شاخێکی زۆر پیرۆزە بۆ بە قوتابخانەی هەموو شاخەوانانی شاری سلێمانی و شارەکانی دەروی سلێمانیش لەبەر ئەوەی بەڕاستی شاخێکە چۆن ئەڵەی نمونەی شاخەکانە ناو شاری سلێمانیە. بە سەختە ڕێگای ئەڕۆنیە بە تەختە ڕێگای ئەمڕۆ ئێمە دوو ڕێگامان هەیە ڕێگەی سەختەشمانەیە ڕێگەی بڵێن ئاسانیشمانە بەس ئەمڕۆ لەبەر ئەوەی بانگێشەکە بەگشتیە بۆ هەموو خەڵکەکانەکەین بۆرە تەسەورەکەم مجموعەیەکی تیابێن نەتوانێت بە سەختە ڕێگا سەرکەوێت لەبەر ئەوەی ڕێگا بڵێن سەختە ڕێگا پێویستی بۆیە کە بێ ڕۆژانە تۆ لێرە تمرین بکەی ئینجا بتوانی ئەمڕۆ بەتەمای ئینشەڵڵا لە ڕێگا ئاسانەکە سەرکەوین. سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی ئەیبینن ژمارەی زۆر لە شاخەوانان لێرە هاتوونەتە ئێرە بۆی کە سەرکەون بەسەر شاخی گۆیژەدا. شاخی گۆیژە بە شێوازێکە کە دوو ڕێگەی هەیە کاتێکە سەرەکەوی دوو ڕێگە جیابێتەوەی چ لەو ڕێگەیان ئەوەیە کە ڕێگایشی سەختە ئەوەی دیکەیان ڕێگای تەختەکەیەتی سڵاو لێ بە مامۆسا ئێوەکو بەیانی و باش ئێوەکو نەخۆشخانەی هیوا هاتوونەتە ئێرە ئەتارێ پەیامی چی بگێنن؟ من گەرەکمە لێرە پەیام گەنم بە مردم کە ئەگەر خوا نەکا ئەو ڕۆژە نەخۆشینیان بە هیچ نەگەرانمەوە چۆ خوا ئەلحەمدولیلا گۆیژەیان پێمانداکە گۆیژێت گەورەترین دەرمان و چارەسەرە بۆ ئێمە نەخۆشەکە. چەند کەسنیەوە؟ ئێمە ئایسە تعداد خۆمان 40 نەفەرین خانمەکان هاتکن هەفتەی ئێمە 3 جار ڕین بۆ گۆیژە هەفتەی 3 جار. واتە هەفتەی 3 ڕۆژەوە سەرکەم بە شاخی گۆیژە. بەڵێ بەخاطرەوەی تر ئێمە گەرەکمان یە چارەسەر لە نەزەر کیمیایی وەر بگرین ئێمە تین ئۆکسیژنەکە ئەکەینە چارەسەر بۆ خۆمان. زۆر سپاس بۆ بەڕێستان. لێرە خەڵکێکی زۆر بوونی هەیە کە لە شاخەوانان لە خەڵکی یاسایی بانگەواز کراوەکە چەندین چالاشی لێرەدا دەکرێت تەنانەت خێمەشی لێ هەڵدراوە بۆی کە ئەوان دوای هاتنە خوارەوەیان لێرە پشوویەک بن بۆیە ئامادەکاری دەکرێت پاشکەمێکی دیکە شاخەوانان سەر دەکەونە سەر شاخی گۆیژە. لێرە ژمارە خانمی لێ سڵاوتان لێ بێ باوچێکە شاخەوانیەکەی والله من شاخەوانی ناکەم داوا لێ بن دەکەم واتە هەر هاتووی بەشداریەکەی لە مەراسیمە. پێش 2 ساڵەوە پێش ڕۆشتم بەڵامی سان ناوەڵا ئێستا لە بەرەمانە برادرن وتیان وەرە هاتوو بەس جوان خۆگۆڕی و چلی شاخەوانی لە بەرایە و حەزم لە ڕۆشتن و شاخەوانیە. زۆر سپاس بۆ بەڕێ جەناب شاخەوانی یانی بەشداری تا کردووە موتان ئێوە شاخەوانن مای چەندێکە شاخەوانیەکەی؟ تقریبا بۆ 3 ساڵە چێ بۆ 3 ساڵە چێ هەموو هەفتەیەکیەی دیا چۆناییە؟ هەفتەی 3 ڕۆژیان بۆ گۆیژە 3 ڕۆژیش لە سنتەری وەرزشی وەرزشەکەین. تا ئێستا بەرزترین شاخ کە سەردانە کردبێ چووە بۆ؟ هەڵگورد پیرەمەگرون. چی هەڵگورد؟ بەڵێ ناڕەحەت نەبوو؟ بۆ ئێمە کە وەرزشوانین وەرزشەکەی ناو ناڕەحەتیە زۆرەی نەبووە بۆمان و بە حکمیەوەی بڵێ مامۆساکەشمان شارەزایە کاتێک کە ئەچین بۆ شاخ بەو شێوەیە ئێمە ماهین نابین ماندوو نابین و هیلاک نابین. واتە خاترتان نەگرێت ینی بڵێم وردە ئەڕۆین و سەلامەت. زۆر سپاس بۆ بەڕێز بەوای تەندروستی باش بۆ ئێوە. بەڵێ ئەوەی کە ئەیبینن ژمارێکی زۆر لە شاخەوانان هاتوونەتە بناری چیای گۆیژە بۆی کە سەرکەون بۆ شاخی گۆیژە
لەبەرەوەی کە کەسانێکی تایە کە یەکەم جاریانە کە دێنە شاخ بۆیە بە تەختە ڕێگاکەیە دەڕۆن کە ڕێگایشی ئاسانترە کە بە بناری چای گۆیژەدا سەر دەکرێت و پاشان دەچێتە سەرەوە ئەوەی کە هەیە ئەمڕۆ چەندی چالاکی لە بناری شاخی گۆیژە بە ئەنجام دەگەیەندرێت بە بۆنەی ڕۆژی جیهانی شاخەوە هەرچەنە ڕۆژەکە شتێپەڕیوە بەڵام ئەمان دەیانەوێت ڕۆژێکی خۆش و هەینیەکی خۆش بۆ ئامادەبوانیان دابین بکەن.